بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الأمين وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. تواكرين لخوي جورا خوي جورا هم لايك مفق سركوتوب كات تمندرج وعاقبة خير بن إن شاء الله. خوي جورا مسلماناني غزة سر بخات إن شاء الله. خوشويستان سرتا بهم خوش سپاسی رخراوی جیار بکەین بۆ کاور چاڵەکیانی کە ئەنجامی ئەدا. گرنگن ئەو ڕێکخراوانی کە کار لەسەر توێژی گەنج و کۆمەڵگە و پرسە ئینسانی و کۆمەڵایەتی و فکری و دینیەکانەکەن بۆی هەمیشە یعنی ئەو تەوەجوهەی لێنێو کۆمەڵگە کە تەوەجوهێکی ڕێفەڕمخوازە یان بڵێن تەوەجوهێکە هەمیشە دەیەوێت قیەم و بەها لای گەنج و لای تاکەکانی کۆمەڵ بهێڵیتەوە، هەمیشە احتمام بە پاراستنی داب و نەریت و ئەخلاقیاتی ئیسلامی و کوردەواری بدا، بۆی هەمیشە ڕێفرێژ بن، هەمیشە ئەم پرس و خواسانە لە گۆڕێ بن، هەمیشە کۆمەڵێک خەڵک بەرکەوتەی ئەو چاڵاکی ئەو پرس و خواسانە ببی. ضرورەتی خۆی هەیە ئەتوانین ببینە بربەستێک لە بەرامبەر ئەو تەوژمانەی کە دەیانەوێت هەر یەکە ئیتر کۆمەڵێک پرۆژە هەیە لە دنیا هەر یەکە دەیەوێت بازاری خۆی گەرم بکات. چۆن ئێمە دەتوانین ڕوبەڕووی ئەو فکرە شاز و نەیارانە ببینەوە کە داخلی کۆمەڵگی ئێمە بن، تاچی ئێمە پێی کاریگەرەبی جا ئەم فکرە شازانە شازیە لە دین دروستەکە، لە دینداری دروستەکە، شازبوون لە هەڵسوکەوت و تەعامل و ئەخلاقیات و قیەم و بەها و پرسە ئینسانیەکان دروستەکە و هەروەها شازبوون لە حتا پرسە کوردەواریەکانیش دروستەکە. بابەتی ئەوڕۆ ئاڵنگاریەکانی بەردەم گەنجان لە جیهانی نوێدا ناونیشانێکە زیاتر شتێکی نەزەری نییە دەرسێکبی بخوێندرێ و تەواو، بەڵکو پرسێکی زۆر زۆر گرنگە و زۆر هەستیارە و زۆر گرنگە هەر کەسێک لە شوێنی خۆی گەنجە، چاڵاکوانی بواری مەدەنیە، ڕۆژنامەنووسە، مامۆستای ئاینیە، بەرپرسی ئیداریە، هەر کەسێکە هەر ئاستێکدایە ئەگەر هەستی مەسئولیەتی تێدا هەبی گەنج گرنگە بەڕاستی ئەوڕۆ، چونکە کۆمەڵێک هەموو هەر توێژێک لە هەر سەردەمێک ئەژیت، مەسەلەن زیلی نەوەتەکان تا 2000 کۆمەڵێک گرفت و کێشە و ئەزمەی هەبووە، جیلی 2000ەکان کۆمەڵێک گرفت و کێشەی ئەزمەی هەبووە تا 2010 کە جیاواز بوو لەو جیلەی پێشخۆی، هەندێکی دووبارە هەندێکی نوێشی هەیە. لە پاش 2015 تاوەکو ئێستاوە لە ئێستاوەش تا دەیەکی داهات و 10 ساڵی دیکەی داهات و دەکرێت بڵێن ئەو جیلەش کۆمەڵێک گرفت و ئەزمە و کێشەی خۆی هەیە کە گرنگە جاری وهەیە گەنج خۆی بەو کێشە و گرفتانی خۆی نازانیت. کاتێک گەنج بەو کێشانی خۆی ئاشنا ئەبیت دەتوانێت ئیدارەیان بکات، کاتێک کە توانی ئیدارەیە بکات دەتوانیت بەشی زۆری بەسەریاندا زاڵ ببی. پێم خۆشە ساموێل ئیلمان ڕۆشنبیرێکی ئینگلیزە قسەیەکی هەیە دەڵێ youth is not a time of life but it's a state of mind. دەڵێ گەنجێتی ماوەیەکی دیاریکراوی تەمەن نییە بەڵکو بریتیە لە چۆنیتی بیرکردنەوەی کەسەکان. جارێک کەسێکمان هەیە گەنجە بەڵام پیر بیرەکاتەوە لەبەرەوەی بڕوای بە گۆڕانکاری نییە، بڕوای بە بەرەو پێشچوون نییە، هیممەتی نییە، گەرم و گوڕی نییە لە ژیان، ئەکتیڤ نییە، کۆمەڵێک بواری دیکە و خاڵی دیکە ناچینە سەری بچێ دەگوترێ گەنج. هەشمانە تەمەنێکیشی تێپەڕاندووە، یعنی زۆر جە کاتەماشەیەکی ڕەنگە ئەمارەت و ئەدگار و ڕوخساری گەنجێتی پێوە دیار نەبی، بەڵام بەقەد دوو گەنج ئەکتیڤە و چاڵاکە و بیرکردنەوەی جوانی هەیە و ئیدارەی ئوموری ژیانی خۆیەکە و کاروبارەکانی ژیانی خۆی ئیدارە ئەکات. طبعا ناچمە ناو نصوصی دینی سەبارەت بە گەنج و گرنگی گەنج و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حالفني الشباب یان وعن شبابك فيما أفنى باسی و بابەتانە ناکەین و هەروەها ڕووداوانێکە لە قورئان کە کۆمەڵێک گەنج بۆ نمونە لە ئەصحابی کهف إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى کە چەند گەنجێک کاتێک بڕیارەدەن ئیمانیان ڕاسخ و جوان و دروستە لەگەڵ خوای خۆیان شۆڕشێک بەرپا ئەکەن لە بەرامبەر گەورەترین زاڵم و دەسەڵاتدار و ستەمکاری سەردەمی خۆی ئەو ئەصحابی خودودە. کۆمەڵێک ڕووداو هەیە لە قورئان کە گەنجە تێیدا ڕۆڵ ئەبینی. ئەمە ناچینە سەر نصوصەکانی دینی، یەکسەر دێنە سەر ئەو ئاڵنگاری و ئەو گرفت و کێشانەی کە گەنج ئەوڕۆ ڕوبەڕووی ئەبیتەوە. ڕەنگە بەشی زۆرمان هەندێکیان بزانین و بەشێکیشمان هەندێک لەو خاڵانە کە دێنە بەرچاومان نوێن ئینشاءڵڵا بتوانین بۆ خۆمان و بۆ دەوروبەریشمان ئیسفادەی لێ بکەین. بەڕێزان یەکەم خاڵ پێی دەگوترێ ئاڵنگاری مرۆڤ بوون. بەندە تقریباً 15 ساڵ لە مامۆستامە، هەریکە لەوە لە ژینگەیەکەژی کۆمەڵێک خەڵک و گەنج لە دەورێ ئەژی، مامۆستایانی ئاینی، ڕۆشنبیران، کەسایەتی و چین و توێژە جیاوازەکان هەریکە بە پێی گونجاوی و ژینگەی خۆی تەعامل و بەرکەوتەی لەگەڵ گەنجان هەیە. یەک لەو کێشە گەورانەی جیلی ئەوڕۆ کە پێ ئەگا
بریتە لە گرفتی مرۆڤبوون یعنی چی ئینسان زیاد کاتەوە لەوەی کە لە دروستکراوەکانی دەوروبەری خۆی کاتی خوا ئەفەرمی وەنەفەخت فیه من ڕوحی کە خوا نەفخ بەبەر ئینسان دەکە ڕوح ئەبەخشیتە ئینسان لە بەشەر دەگۆڕی بۆ ئینسان کە عەقڵی پێئەدا و ئینسانە بیرەکاتەوە تێئە فکری ڕووداوەکانی ژیان هەڵەسەنجینی کۆمەڵێک پرۆسەی عەقلی بیرکردنەوە ئەنجامەدا لە هەمان کاتدا ئەو ئینسانە خاوەن کۆمەڵێک پرەنسیپ و فرەیمی فکری و ئەخلاقی و خاوەنی کۆمەڵێک قیەم و بەهای خۆیتی وەختێک ئینسان پێناسە ئەکرێت بە ئینسان ئەوەیە کە دوو شتی جیاوازی هەیە لە حیوانات لە مەخلوقەکانی دیکەی دەوروبەری خۆی یەکەم کۆمەڵێک بنەمای هەنە لۆ بیرکردنەوەی خۆی و هەروەها کۆمەڵێک قیەمی هەیە دەستیان پێوە ئەگری کاتێک ئەمە لە کۆمەڵگەیشی مسلمان ئەژین گەنجی ئەمە گەنجی مسلمانە دەبێت هەمیشە هەوڵ دەین گەنجان بمینەوە لەسەر دوو شت یەک خاوەن بیرکردنەوەیەکی سەلیم و جوان و تەندروستانە بن و هەروەها خاوەن قیەم و ئەخلاق و بەهای خۆی بیت کە هەم کۆمەڵێک قیەمی ئینسانینە بۆ نمونە هەمووی ئینسانێک بڕوای بە عەدالەت هەیە کۆمەڵێک قیەم کە قیەمە ئینسانیەکانیش بەشێکن لە قیەمە دینیەکان بەڵام قیەمە دینیەکان دێن هەندێک زەر زیادە لەسەر قیەمە ئینسانیەکانەکەن ڕەنگە عەدالەت لە هەموو دنیای عەدالەتە بەڵام هەندێک قیەم هەیە دین زیادیەکە بۆ ئەو قیەمانی کە گشتین لە نێو ئینسانەکان کۆمەڵی ئینسانێک هەیە ڕەنگە ئەگەر مولحید بی ئەگەر ئاینیشی دیکەی هەبین هەندێک بەها و ئەخلاقیات هەیە لای من و تو بەها و ئەخلاقیاتە بەڵام لای ئەو بەها و ئەخلاقیاتانە بە جۆرێکی ترن یاخۆد هەر بە بەها و قیەم و ئەخلاقیاتیان حیساب ناکە کەواتە یەک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی گەنجی مە ئەبیتەوە ئەوڕۆ طبعا باسی کۆمەڵگەی خۆمانە کە لێ مەسئولین لە کۆمەڵگەی کوردی ئەوەیە کە گەنج لە بەردەم هێرشی چدایە دەڵێ کاکە وەرە بچین فلانی شەی بکەین یەکەم قسەی چیلۆ من تێدایە گەنجێک پەروەردە بووە یەک پارچە لە بەرژەوەندی خۆپەرستی خۆپەسەندی بڕوای بە هیچ نییە تەنها خۆی و حەز و ئارەزوەکان و جیرفانی خۆی بیری فکر لە مەسەلەی هەرەوەزی و پاڵپشتی و کاری و خۆبەخشی و قیەم و ڕێز و بەها و بابەتانە کە لە کۆمەڵە خەڵکێک باسەکەی یان لە پۆلێکە لە قوتابخانەی مامۆستایەک باسەشی ئەو بابەتانە بکە ئەگەر دیقەت بکە مامۆستا زۆر بێتەکە کۆ هەندێک گەنج سەری خوڕینی و هەندێک پێی مەشغوڵە و تااقەتی گوێگرتنی نیە لەو باسانە لۆ هەر لە منداڵی وارانە هێنرای ئەو شتانە گرنگل هاتیتە ناو ژینگەیەک تەنها چی ئیشەکە بەرژەوەندی مەسلەحەت حەز و ئارەزوو پێش بەرژەوەندی و مەسلەحەت و حەز و ئارەزوو ئینسان دەبی خاوەن قیەم و بەها و ئەخلاقیات و هەروها بیرکردنەوەی خۆی بیت کە ئەوە ناسنامە و شوناسی مرۆڤبوونمان ئەپارێزی بۆیە یەک لەو گرفت و ئاڵنگاریانی گەنجی ئەوڕۆ ڕوبەڕووی ئەبیتەوە ئایا ئەو گەنجە پەروەردە ئەبی بەوەی کە ئینسانێکی خۆپەرست و خۆپەسەندە یان گەنجێکە لە پاڵ گرنگیدان بە حەز و ئارەزوەکانی ژیانی خۆی بە ڕێگا شەرعیەکەی گەنجێکی خاوەن قیەمیشە و هەروها خاوەن کۆمەڵێک پرەنسیپ و بەهای فکری خۆیەتی ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئاڵنگاری دووەم تەما هەر یەکە لەو بابەتانە دەکرێت بەحس و مناقەشە و گفتوگۆی زۆریان لەسەر بکرێت بەڵام یعنی هەرەوە بەسەریدا تێپەڕین حتمما جەنابیشتان ئەکرێت لە کۆتاییەکەی مداخەلە هەبی لە هەر شوێنێک زیادە کۆمنتێک هەر شتێک هەبی لە خزمەتانی خاڵی دووەم ئاڵنگاری پەروەشیاری ساختە لای منە خاڵە زۆر گرنگە هەر گەنجەی ئێستا هەر کەسێکمان هەر تاکەشی ناو کۆمەڵگەی موبایلێکی لەدەستیە ئینجا ئاپەکانی سۆشیال میدیای فەیسبووکە تیکتۆکە ئینستاگرامە هەر ئاپێکی سۆشیال میدیا سناپچاتە ئەتو هەر جارێکە ئاوا لە موبایلەکەتەکەی شاشی موبایلەکەت پێیژێک ئەکاونتێک دێت شتێکت پیشانەدا ئەو پەیجە ئەکاونتە ئەوەی کە پۆستی کردە مەبەستێکی هەیە لە پۆستکردنەکەی ئەوەی کە پیشانەدەدا مەبەستێکی هەیە ئیجا مشکلە گەورەکە ئەوەیە بەشی هەر زۆری ئەو خەڵکەی ئەوەی کە عەرزیەکە ئەوەی کە پیشانیەدا ساختەیە خۆی هەمووی لە تو مامۆستایەکە لە بۆ من و تو هەمووی مامۆستایە جاران لە ئاوایەکی مامۆستای گوندی مەلای گوندی لەگەڵ مامۆستای مەکتەبێ لەگەڵ داکوبا و هەندێک کەسایەتی ئاوایەکەی تەسیریان لەسەر ئەو جیلێ هەبوو کە پەروەردە ئەبوو گەورە ئەبوو لەو ئاوایەی هەمووی تقریبا شکل و شێوەی یەک بوو هەمووی بیرکردنەوەی نزیک بوو لە یەکتری ئەخلاقیاتی پارێزراو بوو کۆمەڵک یعنی کەم شتی شاز هەبوو لەناو کۆمەڵگەی بەڵام ئێستا مامۆستا هەر مامۆستای مەکتەبێ نییە هەر مامۆستای ئاینی نییە هەر داکوباو نییە بەڵکو هەر ئەکاونت و پەیجێکی سۆشیال میدیای مامۆستایەکە لە بۆ تو کێشە گەورەکە ئەوەیە بەشی زۆری ساختەیە ڕسمی لەگەڵ وەنەوشەی خۆی گرتیە گەنجەکە جلوبەرگەشی دوانە عەرزی کردی پیشانی تووەدا کۆمەڵک گەنج کە داهاتووی نییە فەقیرە پارەی نییە تووشی حاڵەتەشی نەفسیەبی لۆ ئەو هەیتی ئەمن نیتم لە کاتێک دەخولەوانێ ئەو بەقەت و بەختەوەر نەبیت باشە کەسێکە مولحیدە بڕوای بە هیچ نییە لایڤێک ئەکاتەوە 2 سەعات چی قیەم و بەها و خوا و پێغەمبەر و پیرۆزیەکانی ئەو مجتەمەعی هەیە سوکایەتی پێەکە لەبەر چییە لەبەرەوەی خۆی مولحیدە دەوێت ئیلحاد بڵاوکەتەوە بڕوا بکەن نەخێر بەشێکی زۆری لە بۆ چییە
لە بۆ ئەوەیە لایک و کۆمنتی زۆر لۆ بێ مسڵمان بێنە لایڤەکەی مناقەشیان لەگەڵ بکە لۆی دوای بزانین تیکتۆک یان فەیسبوک یان ئینستاگرام چەند پارەی لە بۆ ئەنێری بەشی زۆری لە بۆ ئەوەیە بۆ خۆی داڕما لە قیەم و ئەخلاق و بەها بنەمای فکری و ئەخلاقی و ئینسانی نەماینە تەنها لە پێناو مەساڵحی خودی و پارە کۆ بکاتەوە یعنی گرفتەکەوێ هەمووی پەروەرشیارەکە ئەو مامۆستانی کە دەرس فێری تووەکە لە سۆشیال میدیای بەشی زۆری ساختەیە اینجا پەروەرشاری ساختەی سیاسیمان هەیە پەروەرشاری ساختەی کۆمەڵایەتیمان هەیە یعنی خەڵک هەوڕۆ هەمووی بوویتە چ خۆ عەرزکردن ڕواڵەت سازی ڕوخسار سازی ڕوخسار پیشاندان لە کاتێکدا ناوەڕۆک و حەقیقەت و واقع شتێکی دیکەیە بۆیە گەنجان پێویستە زۆر بە وریایەنەوە تەعامل و هەڵسکۆ لەگەڵ سۆشیال میدیا بکەن مەرج نییە ئەوەی بانگەشەیەکی کرد ڕاست بیت بەتایبەت لە سەردەمی بەشوشەیبوونی جیهانە مستەڵەح ئێستا زۆر بەکاردێ یعنی چ بەشوشەی باسی ئیعلام و ڕاگەاندن و سۆشیال میدیایە ئێستا لێرە ئەتوانی پەیامێک ئاراستە بکەی هەموو دنیا بیبینیت چۆن ئەتوانی هەر شتێک کە لە سۆشیال میدیا و ڕاگەاندن بڵاو کرایەوە هەڵسەنگاندنی لە بۆ بکەی ئایا ڕاستە دروستە لەگەڵ ئەخلاقیات و قیەم و بەهای ئینسانی و دینی و کوردەواری تو دەگونجێ یان ناگونجێ گەنج نابی هەرچی بیستی بڕوا بکە هەرچی گوێی لێ بوو قەناعەتی پێ بکە هەرچی لە ڕووداوێک لە سۆشیال میدیای پێشانەدا کاریگەر بی پێوە یەکسەر ئەگەری ئەوەی دابنێکە ڕاست نییە دروست نییە ئەگەر پێویستە بە دۆداچوونی بکەی داخوا ڕاستە یان دروستە بە دۆداچوونی بووەکەی ئەگەر نا پێویست ناکە من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه هەر شتێک پەیوەندی بە تۆ نەبوو لە ژیان یەک لە سیفاتەکانی ئینسانی مسلمان ئەوەیەکە هەر شتێک پەیوەندی بە تۆوە نەبی تەدەخولی ناکەی قسەی لەسەر ناکەی ئەگەر پێویستیشت پێ بوو بیزانی گرنگە إذا جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەگەر کەسێک هەوڕۆ ماشەڵاوی لە سۆشیال میدیای شێک ئەتوانێت بەشی زۆری فاسقە باسی کوفر و ئیمان نیە باسی فسق و تاوانە بەشیشی زۆری توش ئەگەیتە ئەو بازنەی کاتێک خەبەرێک بڵاوە کات و ئەگەر پێویست بوو فتەبەینوا دەبی هەوڵدەی متابعی بکەی لۆیە گەنجان دەبی بە سۆشیال میدیا زۆر کاریگەر نەبن مەهما کان بانخوازی دینیە دێتەستە سۆشیال میدیای باشە مەندیلە و عەمامە و ڕوخسارەشی دیندارانەشی هەیە بەڵام لە ئاراستەکردنی پەیامە دینیەکەی هەدەفێکی لە پشتەوە هەیە هەدەفەکەی خوا و پێغەمبەر نییە هەدەفێکی دیکەی هەیە جیان خۆ عەرزکردنە یان دەستخستنی سەرۆت و سامانە یان خۆ بەناوبانگکردنە کۆمەڵێک شت هەیە بەڕاستی یعنی حتا ئەوەی کە لە باسی دینیش ئەکا مەرجنیە ئەتوو 100% بە کوردی جیلی ئەوڕۆ دەبی خۆی بپارێزی لە کاریگەربوون متەئەسیربوون بە کەسایەتی سۆشیال میدیای ناڵێن سۆشیال میدیا هەمووی خراپە دەڵێن بەکاردەهێنرێت هەشیارکردنەوەی ئەوە بەکاردەهێنرێت لەلایەن چۆن لەلایەن کەسێکی دڵسۆز و چاک و پاک لە بواری دینی کۆمەڵایەتی ئینسانی فکری سیاسی هەموو بوارەکان بەکاردەهێنرێت دەیەوێت خزمەت بە کۆمەلگا بکە خزمەت بە ئینسان بکە خزمەت بە کەس و کار و دۆست و ئەحبابی خۆی بکە بە هەمان شێوە ڕێگری ناکرێت لەو خەڵکانی کە ئامانجی سلبی ئامانجی خراپ ئامانجی شخصی بەرژەوەندی خۆیان لە پاڵی ئەوەیدا هەیە بۆیە دەبی گەنج کاتێک دێتە سەر سۆشیال میدیایان بەرکەوتێ ئەبی لەگەڵ ڕاگەیاندن بەگشتی بزانیت کە خەڵکێک لە پاڵ خەڵکە باشەکە خەڵکێکی شەیەکە کۆمەڵێک ئامانجی سلبی و کۆمەڵێک ئامانجی شخصی و بەرژەوەندی هەیە کە ڕەنگە کاریگەری لەسەر قیەم و بەها و ئەخلاقیات و بیرکردنەوەکانی تو هەبیت دەبێ وریابی خاڵی سێەم یان بڵێن تەحەدی سێەم بریتیە لە تەحەدی بە ئالەتکردنی مرۆڤ کە ئەوە ئێستا لە ئەوروپا یعنی ئەوە ئەو سەردەمە خەریکە متابعە ئەکری ئیعترافەکەن فعلەن ئەوان وایان کرد ئەوەندە تێکەڵای مادیات بوون ئەوەندە تێکەڵاوی ئەوە سیارەیە ئەوە ڤێرژنی نوێی مۆبایلیە ئەوە تەکنەلۆجیایە ئەوە ئیشا ئەوە کۆمپانیای ئەوە شەریکەیە وایان کرد ئینسانیان لە قالبی ئینسانیت بردە دەرکردیانەی بەشێک لەو کامێرایە بەشێک لەو مایکەی کردیان وەکو غەسارەیشان لێ کرد کە لە ماڵی ئیشەکە یعنی وایان کرد کۆمەلگایەکیان دروست کرد ئیلا ئیش و ئیش و ئیش ئینسانێک و مایک ئیشەکە ئینسانیش ئیشەکە تعاملی ئەو تعاملی کە لەگەڵ ئینسانی کرد هەمووی تعاملی مادیە لەسەر بنەمای پارە و سەرۆت و سامان و داهاتە بۆچی چونکە دوای شەڕی جیهانی یەکەم و دووەم جیلێک لە ئەوروپا پەروەردە بوو کە پێی دەگوترێت جاز ئێج سەردەمی جاز یان بیت جێنەرێشن ئەو جیلە بڕوای بە هیچ بنەمایەکی ئەخلاقی نییە بڕوای بە هیچ بنەمایەکی ئینسانی نییە چۆن دەتوانی خۆت دەوڵەمەند بکەی چۆن دەتوانی خۆش بژی چۆن دەتوانی گرنگی بە پێویستی و حەزەکانی خۆت بدەیت ئیجا زۆر ئاسایە کەسێکی دەوڵەمەندی کۆمپانیایەکدا ئەنێت 2000-3000 کارمەند تەعینەکە چۆن تعامل لەگەڵ کۆمپیوتەر و لاپتۆپەک و مێزەکەیەکە وهاش تعامل لەگەڵ خودی ئەو ئینسانە ناکە لە کاتێکدا ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی مسلمان و هەموو ئەو کۆمەلگانێکە خاوەن قیەم و بەهای ئینسانی و دینین قەناعەتمان وایەکە ئیش گرنگە تەکنۆلۆژیا گرنگە تیجارەت گرنگە بەڵام ئینسان دەبی لە قیمەتی خۆی نێتە خوارێ ئینسان لە هەموو شتێک گەورەترە
ئینسان ئەو دروستکراوەیە کە خوا وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، خوا ڕێزی لە ئینسان ناوە دەبێ هەمیشە خاوەن ڕێز و کەرامەتی خۆی بیت. بۆیە گەنج دەبی وریابی نابێت بگاتە ئەو ئاستەی نەخۆی تەعامل لەگەڵ دەوروبەری خۆی بکە، نەخۆش وا ببینیتەوە کە یەکسانە بە کۆمەڵێک ئالەت و کەلوپەل و پارە و کۆمەڵێک مەساڵح و ئەو شتە مادیانی کە لە ژیان داهان. ئینسان لە سەروی شتە مادیەکانە، مادیاتی ژیان لە پارەیە، لە مەنسەبە، لە کەلوپەلە، لە تەکنەلۆجیایە بۆ ئاسانکاری و خزمەتکردنی ئینسانە، نەک ئینسان بخرێتە خزمەتی پارە پەیاکردن و ئیش و هەموو ئەو بابەتانە. خاڵی چوارەم ئاڵنگاری و ڕوژاندنی شەهەوات. طبعا شەهەوات هەرەوەنی هەر باسی ئافرەت و جنس نییە. طبعا یەک لەو ڕووە خەتەرانەیە کە یعنی مەسەلەی جنس و ئەو بابەتانەش، بەڵام شەهەوات هەر باسی مەسائلی جنسی نییە، بەڵکو باسی هەموو بوارەکانی ژیانێکە و کە پەیوەندی بە حەزەکانی ئینسانەوە هەیە. کاتێک خەڵکێک لە سۆشیال میدیای پلە و پایە و مەنسەبی خۆی پیشانەدا، سفرە و سفرەی ڕایەخستێ و کۆمەڵی خواردنی جیاوازی دروستکردە و پیشانی ئەدا. یعنی ئەوە کاریگەری لەسەر کۆمەڵە خەڵکێک دروستەکە، سترێسێکی دەرونی لە کۆمەڵە گەنجێکی دیکە دروستەکە کە تازە هاتیتە ناو ژیان، بەڵام ناتوانانی ئەو سفرەیە بسازکە کە لە سۆشیال میدیای بڵاو کاتەوە، ناتوانانی ئەو سیارەی لێ بخوری کە ئەو گەنجە بڵاوی کردیتەوە، ناتوانانی ئەو ئۆفیسە دروستکە کە گەنجێک دانیشە ڕسمێکی گرتێ بڵاوی کردیتەوە. ئۆتۆماتیکیان ناڕاستە خۆ سترێسێک لەسەر دەرونی دروستەبی، من لەوانیم، ئایا من کەسێکی موفق نیم، ئایا من کەسێکی سەرکەوتونیم، بۆ ئەو چی هەیە من نیمە، کۆمەڵک پرسیار ڕوبەڕووی خۆی کاتەوە، دوازار ئەو گەنجە وای لێدێ تووشی هەڵپەیەکە بیت، هەوڵەدا دەستی بگاتە شتی. چه هەندێکجار بە ڕێگەی ناشەرعی، هەندێکجار تووشی هەڵا ئەبیت، دەبی ئاگادار بی، ڕەنگە ئەو میراتی باوکی لە بۆ مابیتەوە، و ڕەنگە ئەو فیسەکەی هەری خۆ نەبی، ڕەنگە سیارەی برادەرێکی بڕسمی لەگەڵ گرتەبی، و ڕەنگی شەی خۆی بیت و گەنجێکی موفق و سەرکەوتووە لە ژیان، و ڕەنگیشە بە ڕێگایکی ناشەرعی پێیا کردبی. گرنگە بێ خۆت چیت، بیر لە خۆت بکەوە، پێناسەی خۆت بکە. ئیزا مەسەلەی ئافرەت، یعنی هەرچی ئافرەتە حتا بە پیاوە کەمە لە سۆشیال میدیای بینین، طبعا مەجلیسەکە مەحرەمانە بی، 25 ملیۆن سایتی ئیباحیەت و بەدڕەوشتی لە سۆشیال میدیا هەیە، 25 ملیۆن سایت کە 112 سایتەکانی هەموو جیهانەکە، ئەوەی کە تایبەتە بە مەسایلی بەدڕەوشتی و خراپەکاری. 112 سایتەکانی هەموو دنیا بەعەدەد 25 ملیۆن سایت. لە کاتدا لە کۆمەڵگەیمە مەسایلی ئەخلاقی مەسایلێکی زۆر گرنگە. گەنج پێش هەموو شتێک دەبی خاوەنی کۆمەڵێک ئەخلاقیات و ڕەوشت بیت، بە تایبەت لە مەسایلی تەعامولکردنی پیاو لەگەڵ ئافرەت، ئافرەت لەگەڵ پیاو. تا چەندە گەنجی وشیارە ڕۆشنبیرە بە ئاگایە کە ئەو شەپۆڵە شەهوەت بازیەی کە لە سۆشیال میدیا ڕوبەڕووی تووە بیتەوە کە کۆنتڕۆل ناکرێ، خۆتی لێ بپارێزی. تەواو تەبیعەتەکی سۆشیال میدیای وایە، زۆر متابعەی چ ئەەکەی ئەوەت زۆر پیشانەدا. بۆیە گەنج دەبی وریابی خۆت کۆنتڕۆلکەی، دەبی ئاگاداربی هەمیشە هەست بە ڕقابەتی خۆی گەورە بکەی لەسەر خۆت، و هەست بەوە بکەیت تۆ ئینسانێکی شەهوەت لە ڕێگا شەرعیەکەی خۆی دروستە، بەڵام لە ڕێگای ناشەرعی بۆ من و تۆی مسڵمان و کوردی خاوەن قیەم و ئەخلاق دەبێت بە باشترین شێوە خۆمان بپارێزین، بە تایبەت لەو شوێنانەی لە سۆشیال میدیا کە بەرکەوتەی ئەو ڕیکلام و ڤیدیۆ و کۆمەڵێک شت ئەبین، ئینسان دەبێت تەواو خۆی بپارێزی. تەحەدیەکی زۆر گەورەیە، ئایا گەنجی مسڵمان دەتوانێت لە ئیمتحانە قورسە موفق و سەرکەوتوو بیاننا؟ ئەگەر باو باپیرانیمە لە گوندێک ژیاینە، ئەو گوندە بڵین ئەگە زۆر قەڵەبارەبی ڕەنگە 20 ماڵی 30 ماڵی تێدا بوو، بی ڕەنگە 400-500 کەسی تێدابی کە بەشێکی کەسوکاری نزیک خۆیتی نیوەی پیاوە نیوەی ئافرەتە. ئەو ئافرەتانەش بە حیشمەت و حیا و ئەدەبەوە، پیاوەکان کۆمەڵک قیەم و ئەخلاقیاتی دینی و کوردەواریان هەبووە، بەڵام سۆشیال میدیا دنیایەکی دیکەیە. یعنی چی بتەوێ ئەبینی، چی بتەوێ هەیە، بازاڕشی تەواو کراوەیە. فعلا قووەتی وێ گەنج دەبی بزانیت کەوە سەڕی تاقیکردنەوەی ویە لە ژیان. ئەگەر لۆ کەسێک دەوڵەمەندی تاقیکردنەوە بی، لۆ کەسێک نەخۆشی تاقیکردنەوە بی، بۆ کەسێک ئەنواعی خوای گەورە کە ئەفەرمی وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ. کاتێک گەنجێک خۆڕا ئەگریت لە بەرامبەر ئەو شەپۆڵە ئیباحیەت و بەد ئەخلاقی دنیا کە ڕووی لە بەشەریەت کردیا، کەمە ئێستا کۆمەڵگەی جیهانی ئێستا دنیا هەموو یەک کۆمەڵگایە، ئەوە نەمایە کۆمەڵگەی کوردیە و خلاص ئەتوانین کۆمەڵک دیواری لێ دروستکەین، کۆمەڵک شتی ناشرینی نێتەوە، ئەو دەرگا دیوارانە نەماینە. قووەتەکە کەتیتە سەر چێ؟ خودی خۆت و کەسایەتی خۆت و شەخسیەتی خۆت و ئیمانی خۆت و پەیوەندی خۆت لەگەڵ خوای خۆت.
تا چەندە ئەتوانی پارێزگاری لە سنوورە ئەخلاقیانی خۆت بکەیت، تا چەندە ئەتوانی زاڵبی بەسەر نەفسی خۆتدا لە بەرامبەر ئەو تاقیکردنەوەی خەخوای گەورە لە بۆ کریتە بەشی تو قسمەتی توی تێیدا موفق و سەرکەوتوو بیکەوە خاڵێکی زۆر گرنگە دەبی گەنج بزانیکەوە یەکێکە لە ئیمتحانە قورسەکان لە سەردەمی ئەوڕۆ. ئاڵنگاری پێنجەم، ئاڵنگاری نادڵنیایی ئابووری و کەمی دەرفەت. لە وڵاتەیمە گەنجێک کولیەیە خوێنیت ئامادەی تەواوەکە کولیەیە مەحەدێک تەواوەکە شەهادەکەی کەلکی هیچی نییە. ئەیبێ ئیش بدۆزیتەوە ئیش نییە، دەرفەتی ئیش نییە لە بازار کار نییە. ئیشی دەستەکەوی 200-300 هەزارێک کەسێک داخوایداتە یان نایدێتە ئیش بەشی ژیانی ناکە. ئیش پێ ئەکا و کاریش پێ ئەکا و پارەش پێ ئەکا، پارەکەی بەشی ئەوە ناکە ماڵێک پێدا بنێ و ژیانی هاوسەرگیری پێک بینیت. ژیانی هاوسەرگیری پێک دینی ئیشیش ئەکا دوو ئیشانیشەکە داهاتەکەی بەقەدەر مەصرفەکەی نییە، خەرجیەکەی نییە. ئۆتۆماتیک ئەو گەنجە چی لێ دێ؟ جەهەر لە هەر یەکە لە قۆناغەشی دەیەوێت زەواز بکە ناتوانانی زەوازکە، دەیەوێت ئیشکە ئیشی دەست ناکەوی. ئەتووی گەنج چۆن ئەتوانی لەو قەیرانای کە ئێستا ڕوبەڕووی گەنجی بوویتەوە، باسی کۆمەڵگەی خۆمانەکەی کە ئیشی دەست ناکەوی، شەهادەکەی زۆر ڕۆڵ نابینی لەوەی بتوانی لەو بوارەی خزمەت بە خۆی و کەسوکار و دەوروبەری خۆی بکە، ناتوانی ژیانی هاوسەری پێک بینی بە ئاسانی. گەنجان چۆن دەتوانن زاڵ بن بەسەر ئەو گرفتەی، چۆن دەتوانن هاریکار بن لەگەڵ یەکتری، چۆن دەتوانن پشتیوانی یەکتری بکەن، پشتیوانی لە بۆ خۆی دروستکە. اینجا ڕۆڵی دایک و باوک و مامۆستا و ئەکادیمی و بزنسمان و بازرگان و دەستڕۆیشت و دەسەڵاتدار و دەوڵەمەند و هەموو ئەوانش ڕۆڵیان هەیە کە یارمەتی دەربن. بەڵام تۆی گەنج چۆن ئەتوانی؟ ئایا تەسلیم ئەبی بە واقعانی کە هەیە ئەکەوی و ماڵی دانیشی؟ چاوەڕێیەکێک دنیار بداتێ و خێرەکەت پێ بکە؟ یان هەوڵەدەی پیاوی سەردەمی قەیرانەکان بی، لە ناو قەیراندا خۆت ببینیەوە، بەوەی کە گەنجان بتوانن گروپی هاوکاری و هاریکاری لە بینی خۆیان دروستکەن، دوای دێنە سەر هەندێک خاڵی چارەسەر، باسییانەکەی کە تۆ چۆن وەکو گەنج دەتوانی زاڵ ببی بەسەر هەموو ئەو ئاڵنگاری و گرفت و کێشانی کە ڕوبەڕووی گەنجان دەبنەوە. خاڵی شەشەم ئاڵنگاری گرفتە دەرونیەکان. طبعا ئەوڕۆ قەلەقی دەرونی و ترس لە ژیان و ترس لە ئیش و ترس لە خوێندن و ترس لە هەموو شتێک پێیا بووە. هیممەت کەم بوویتەوە، جورئەت کەم بوویتەوە، لەبەرەوەی خەڵک ئەوڕۆ زۆرتر سەلبی بیرەکاتەوە. حتى دەوروبەری تو کەس ئەوانەی کە لەگەڵ تو ئەژین لە بڕی ئەوەی کە یارمەتی دەربن، من كان في حاجة أخيه كان الله في حاجتي. زعما حاجەت هەرەوە نییە تو پارەی بدەیە یەکەچی. ئەگەر توانیت هاوڕێکەت، خوشکەکەت، برایەکەت، ئەوەی کە لەگەڵ تو ئەژی، هاوپیشەکەت، هاوپۆلەکەت یارمەتی دەری بی و پشتیوانی بکەیت تا سەر بکەوی لە ژیانیدا، گرفتی دەرونی هەیە و زۆر باشە و ئەرکێکی ئەخلاقی هەموو ئینسانەکانە. طبعا گرفتی دەرونی ئەوەی زۆر بەرکەوتی لەگەڵ خەڵکی هەبی هەست پێ ئەکا، یعنی خەڵک گەنجمان هەیە لە خۆوە ڕەشبینە، بڕوای بە هیچ نییە، بڕوای بە خوێندنی نەمایە، هەر بڕوای بخۆی نییە، هەر لە خۆوە ئاژینە لە نازان بۆ ساژی. کۆمەڵک گرفت و دەرونی ڕوبەڕووی گەنجی ئەوڕۆ ئەبیتەوە، ئاگادار بە ئەگەر قەلەقیەک ڕووی تێکردی، ئەگەر ترسێک ڕووی تێکردی، ئەگەر نائارامیشی دەرونی ڕووی تێکردی، ئەگەر حەزەکت هەبوو نەتوانی بگەی ئەو حەزەی خۆت، کە زانیت خەریکە تووشی گرفتەشی دەرونی ئەبی، هەموو کەسێک لە ژیانی خۆی کۆمەڵک کەسی دڵسۆزی هەن و کۆمەڵک کەسایەتی و مامۆستایی بە ئەزمون و شارەزا و مامۆستا مەلا مەحموود یەک لەو نمونانەی کە لێرەیە، لەوانەیە لە ناو عایلەی خۆ، لەوانەیە گەنجێکی وریە، دڵسۆزێک هەیە لە ژیانت لەگەڵی باسکەی و هەوڵدە تووشی حاڵەتی دەرونی و سترێس و قەلەقی نەبی. هۆکاریش گەلێک زۆرن بەو حاڵەتە دەرونی و ئەو گرفتە نەفسیانە. لەبەرەوەی سۆشیال میدیا هەوڕوەی لێ هاتیە، لۆی دووبارە باس سۆشیال میدیایەکەم کە هۆکاری ئەساسی ئەو گرفتە دەرونی و نەخۆشیانەیە لەناو دەستی هەمومانەوە، کەس ناتوانین خۆی لێ پارێزین و ئیعازەکان و ڕووداوەکانش زۆربەی سەلبین، هەتا دیمەنێکی خۆش ئەبینی دە دیمەنی ناخۆش ئەبینی، هەتا ڕاستیەک ئەبینی دەیان ناڕاستی ئەبینی، چاواشەکاری زۆر تێدایە. هەستەکەی لە ژیانت خەڵک وە لە خۆوە هەستەکەی ئەو خەڵکە هەمووی فێڵت لێکە، ئەو خەڵکە هەمووی دڕندەیە ناوان نییە، بەڵام ڕەواز لە بۆ فەساد زۆرترە. شەیطان فەساد ئەڕازینیتەوە وامەزانە دنیا هەمووی خراپە. من قال هلك الناس فهو أهلكهم. ئەگەر دروستم گوت بی نەسەکە، هەر کەسێک پێی وابی خەڵک هەمووی بەهیلاکس و خەڵک هەمووی خراپە، خەڵک هەمووی فاسد بووە، سەردەم هەمووی خراپ بووە، بە کەس چانابی، خۆی لە هەمووان خراپترە، چونکە ڕازی بووە بە واقعی، کاتە تۆش بەشەشی لە واقعی. نەخێر، دڵنیابە ولتكن منكم أمة يدعون إلى الخير. دەبی لە هەموو سەردەمێک کۆمەڵە خەڵکێک هەر هەبی فەرمان بە چاکاکە، نەهی لە خراپاکە، خەڵک بانگەکە بۆ باشە. ئەو چاڵاچیانە، ئەو ڕێکخراوانە، ئەو گروپانە گروپێکی
سۆشیال میدیا گروپێکی چاڵاکی کۆمەڵگەی مەدینە گروپێکی ڕێکخراوە پەروەردەی و دینیەکانە کاتێک بوونی تو لەناو ئەو ڕێکخراوانە هەیە دڵنیا بە یعنی ئەتو محەسەنی پارێزراوی دیوارەکەت بە دەورەدا هەیە کەمتر تووشی گرفتی دەرونی کێشەی ئەخلاقی لادانی ئەخلاقی و ئەو بابەتانە ئەبیتەوە بۆیە مانەوەت واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه خۆی گەورە فەرمانەکە بمینەوە خۆڕاگر بن لەگەڵ کۆمەڵە خەڵکێک دۆستایەتی و تێکەڵاوی و مانەوەتان با لەگەڵ خەڵکێک بی کە هەمیشە لەگەڵ خوا ئەژین و عیبادەتی خوا ئەکەن و مەبەستیان گەیشتنە بە ڕەزامەندی خۆی گەورە ئەوە وا ئەکا ئینسانیەتت پارێزراو بی پرەنسیپ و ئەخلاقیات و دینیت پارێزراو بی و ئەو جۆرە کەسانە ئامادەن لە کاتێک کە تووشی گرفت و کێشاوی پاڵپشتیت بکەن گرفتەکەت کۆمەڵایەتیە گرفتەکەت داراییە گرفتەکەت دەرونیە المؤمن مرآة المؤمن زاد ديان نص آيات وحديث لسر أو بابتانا هي كامل لكاتان ناقر مناسب السري خالي حفتام آلنگاري داخراوي و ناكوملاتي بون أو جيلي كيستا پرورده أبي هل خويا وبصال ناس مال مامي بصال ناس مال خالي كرة خالة كاني بتواوي ناناسي كسا خالة كاني ناناسي طبعا باش خوش كبري أو أنا دين كباسيانك نبداخوا مادام هاتی تناو ژیان هەستەکەی هەیت و سەردەمی منداڵی و هەرزەکاری تێپەڕان خەریکە بوویە کەسێکی پێگەیشت و تێگەیشت و لای خۆت بڵێ یەکێک لەو پەیوەندیانەی کە گرنگە ئینسان لە ژیانی خۆی ڕێکی خات پەیوەندی خۆیتی لەگەڵ دەوروبەری خۆی ئینسان دەبێ هاتوچۆی لەگەڵ کەسوکاری خۆی خاڵ و مام و پور و حتا دۆست و ئەحباب بە پێی گونجاوی تێکەڵاوی کۆمەڵایەتی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على آذاهم ببوني أوي خلق همي كاكاتي مدرسان غيبته وسي غدرسان مجلسان قصي ناخوش بيغوتريو بختان بفلان يكري والله من الناس ما كنكس نا أو إيمان داري تيكلاوي خلط بي وعزيت ديارة تيكلاون عزيتي هي بوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم وافرميت أو عزيت آزاري اللي بوهوي تيكلابون وأي شيء نابي ببيت السبب أو كتو تيكلام نبي إيمان داري كتيكلاوي خلطيا صبرش أجري لسر أزيت وآزاري خلشي باشتره لو إيمان دار ومسلمان ولو جنزي كتيكلاوي خلشي نابيت أو وصفي حضرة رسول الله صلى الله عليه وسلم بويا جنزي أو ردبي وريابيت پەیوەندی کۆمەڵایەتی کانی خۆی فرامۆش نەکات لەبەرچی چونکە ئینسان دروستکراوێکی کۆمەڵایەتیە بە تەنها ژیان پرسیارت لە ناومێشی زۆرە لە دەرونی خۆت هەست بە کۆمەڵێک پرسیارەکەی کە ئەو پرسیارانە زۆر زار بە تەنها ناتوانی زاڵبی بەسەر هەموو کۆسپ و تەگەرە و ئەو پرس و بابەتانی کە لە ژیانتدا دێنە پێشێت دایما کۆمەڵایەتی بوون وادێکە هەست بە خۆشبەختی بکەی هەست بە خۆشەویستی بکەی هەست بە ڕێز بکەی هەست بە کەرامەت بکەی خزمەتێکت پێشکەشەکەی خزمەتێک پێشکەشی خەڵکیەکەی تەوقە لەگەڵ دۆست و خزم و کەس و کارتەکەی یعنی کەسێک قسەی یعنی دائما تێکەڵاو بوون شتێکی گرنگە زەڕورە پێویستە ئینسان لێی بە ئاگابی کە خەڵکێکی زۆر ئەوڕۆ تووشی مادەی هۆشبەر بووە کە ئەڵێن مادەی هۆشبەر هەر مەبەستمان تریاک و حەشیش و هێرۆین و حەب و سیکۆتین و نازانم کۆمەڵێک لەو شت و بابەتانە نییە بەڵکو ئەو نێرگەلەیە کە ئێستا 150 تا 60 گەنجیمە تووشی بووە ئەو جگەرەی بڕوا بکەن نەوەتەکان لە جێژنان ئەچینە ماڵان لەسەر خوانسەی شیرینی و چکولات و ئەوانە پاکەتیش دائەندرا یعنی حتا برادەرەکەوان ئەچینە ماڵان جێژنانێک فێر بووین هەلە خۆ زغارەن ئەبن پێنج شتێکی سەیر بوو دوای وای لێ هات جگارەکیشان زۆر کەم بووەوە کە هاتە نزیک 2005 6 هەتا 2008 و 12 زۆر کەم بووە بەس ئەو جیلێک کە ئێستا دێ بڕۆن متابعە بکەن بە تایبەت کوڕان ئافرەتانیش بەشی زۆریان توش بوون بە تایبەت کوڕان ئەگە نێرگەلێنێکیشی جغارێکیش ئەگە نێرگەلە و جغارێنێکیش شتێکی ئەوەن دێناو ژیرفانە پێرێن ڤیپ جغارێکی ئەلکترۆنی ئەیچێشیت یعنی ئەتوانم بڵێم 150 هەتا 60 تا 170 کوڕان کە گەنجن یعنی خۆی نەپارێست ئەگە جگارێ ناچێشی ڤیپی وێ ئەگەر ئەو دوای پێێنێ ئیلان تووشی نێرگەلە کێشان بووە بەشی زۆریشی هۆکارەکەی برادەری خراپ و کاتی بەتاڵە دەبی گەنجی مسلمان هەوڵ دە کاتی بەتاڵی خۆی کەم کاتەوە و هەروە بزانیت دۆستایەتی و هاموشۆی چێ ئەکا چونکە المرء على دين خليله آخر خاڵ بریتە لە ئاڵنگاری گۆڕانی پێوەرە ئەخلاقیەکان طبعا باسی مەسایلی ئەخلاقیم کرد بەڵام مانای چییە گۆڕانی پێوەرە ئەخلاقیەکان جاران ئەگەر ئافرەت لە مەجلیسێکی پیاوان ڕوبڕووی پیاوان خواردنی نەخواردبە ئێستا دەڵێن ئەوە
عرف و عادەتێکی دواکەوتوانەی سەردەمی قەدیم بۆ دەبی وازی لێبینین ژن و پیاو دەی پێکەوە دابنیشی و ئینجا بیانیش بی ئاسایە و دەمەتەقێش بکە ئاسایە و بەدەنجی گەورەش پێ بکەنی هەر ئاسایە لۆ ئەو قیەمە وەکو معیار گۆڕایە دەڵێ ئەو کەنجی ئەخلاقت علاقی بە ئەخلاقی وە نییە وەکو نمونەیەک باسی یەکەم بە تایبەت ئەو تەوژمەی کە ئێستا ڕوبەڕووی دنیای بیت و کە تەوژمی ئیلحادیە ئیشی خۆیە کە دەوێت کۆمەڵ خەڵکێک دروست ببی کە دیندار نەبی بڕوای بە ئاینەکان نەبی بڕوای بە قیەمەکان نەبی دەڵێ هەرچی قیەم و پێوەری ئەخلاقیە لە ناو کۆمەڵگەی کە ئینسانەکان بڕوایان پێی هەیە کۆمەڵێک پێویستی ژیانن کۆمەڵێک مەسلحەتی ئینسانەکانە وای کە ئەو ئینسانانە دەستی پێوە بگرن جنس چییە؟ زینا چییە؟ زینا کابرا بە ناوی دینی خوا و پێغەمبەر و قیامەت ئەوانە دایهێنا ئەگەنا هیچ شتێک نییە باسی جنس و زینا و باسی ئەو بوارە نەبی چۆن دەتوانی حەزی خۆت تێرکەی زۆر شتێکی ئاساییە ها دەیەوێت چ بکە تەمان ئیشی لەسەرەکە لە سۆشیال میدیاش ئیشی لەسەرەکە دەیەوێت چ لە بۆ تو دروستکە گومانێک لەسەر ئەو پێوەرە ئەخلاقیەت دروستکە کە ئەتوو لە ژینگەی خۆت و لە دینی خۆت و لە عایلی خۆت و لە داک و بابی خۆت فێر بوویکە کۆمەڵێک شت هەن معیارن پێت دەڵێ لە ناو خەیاڵ و لە دەرونی تو لە فیترەتی تودایە پێت دەڵێ ئەوە باشە ئەوە خراپە کاتێک ڕووداوەک دێتە پێشە تو فیترەتی تو دینی تو کۆمەڵێک معیاری لە ناخی تو دروست کردێت لە عەقڵ و بیرکردنەوەی تو پێت دەڵێ ئەو شتە گونجاوە یان گونجاو نییە شەرعیە یان شەرعی نییە کەچی ئەو دێ دەڵێت چێ دەڵێ ئەو شتانە هەمووی مەسلحەتی ئینسانەکان دروستیەکەن ئەوەی کە لە ناوە تودایە وەکو دینداری دینەکەی تۆ دروستی کردیە کۆمەڵێک مەلا و بانخواز و لە سەروی ئەوانەوە کۆمەڵێک کەس کە بە ناوی پێغەمبەرایەتی هاتینە لە ژێن کۆمەڵێک معیاریان داهینە ئەگەر نە ئەوانە ئەسڵ و ئەساسیان نیە نەخێر چی حەزت لێیە ئەوە باشە لە بۆ تو چی پێویستە ئەوە باشە لە بۆ تو حەزەکانی تو گرنگە ئەو تەوەجوها ئەو تەوژمە باوە وەسائیدە و هیچ گەنجێکیش ناتوانی لە بەرکەوتنی لەگەڵ ئەو تەوژمانە خۆی بپارێزی بەهۆی سۆشیال میدیا بەڵام لێرەوە فرسەتێکە پێت بگوترێ من تۆ ئەو هەموو کەسێکمان دەبی وریابین ئەو قسانە لە ڕواڵەتەوە کەمە کاریگەرن کاریگەری لەسەر گەنج بە تایبەت دروستەکە گەنجێک کە زۆر خوێندەوار نییە زۆر قوڵ نییە لە علومە دینی و ئەخلاقی ئینسانیەکان کاریگەری لەسەر دروستەکە دەبی وریابی ئەم قسانە تەنها لە ڕواڵەت ڕازاون بەڵکو ژەهرەکە ئەخرێتە ناو بیرکردنەوەی گەنجیمە کە فەوتە دوایە گەڕانەوەی زەحمەتە پێویستە گەنجیمە لەو بابەتانەش هەشیاربی چی پێویستە بکرێت ئاخیر باسمە خۆپارێزی و تێکەڵی ئامانجدار ئینسان پێویستە خۆی بپارێزی بەڕاستی لە کۆمەڵێک دۆست و برادەری وەکو ئینسان دۆست و برادەر ئەو پەیج و سایت و ئەکاونتانی کە ئاڵوودەی بووی ئەو فیلم و دراما و هەر شتێک کە هەیە وات لێ ئەکات کە لادانی ئەخلاقی لادانی فکری لادانی دینی ئینحرافاتت لە تودا دروست بکە دەبی هەوڵ دەی جورئەتی ئەوە هەبی بڵێی نە چونکە ژیانی دنیای بەڕاستی تێکۆشانی دەوێت کاتی خوا لە قورئان باسی جیهادەکە جیهاد و تێکۆشان ئەوەیە بەڕاستی ئەتوو لە ژیانتدا نامگۆ هەریەکە کۆمەڵک گرفتی خۆی هەیە بە بڕوای من بە تێگەیشتنی من ئەوانە گرفتی گەنجن ئەوڕۆ هەم ڕەنگە کۆمەڵک شتی دیکەش هەبی تێکۆشانی تو ئەوەیە جیهادی تو ئەوەیە بەڕاستی بتوانی خۆت بهێڵیتەوە لەگەڵ خەڵکی باش تێکەڵاوی خەڵکی باش بکەی ئەگەر تێکەڵاوی خەڵکەکی خراپت کرد هەدەفت ئەوە بی پەیامدار بی لەوێ ئەتوو کاریگەربی بەسەر ئەوان بۆ دەبی گەنجێک بی هەمیشە جینگە و دەوروبەری تو هەرچی کەسایەتی هەیە هەرچی یعنی پەیام بڵاوکەرەوەی هەیە لە سۆشیال میدیا هەموو ئەوە کاریگەری لەسەر تۆ لۆ تو دەبی هەمیشە کاریگەر بی لۆ دەبی هەمیشە متەئەثر بی لۆ تو مؤثر نەبی لۆ تو کاریگەری بەسەر خەڵکیدا نەبی لەکنە تو هیچ نییە تو بەتاڵی نەخێر وانە ئەگەر پێت وایە بەتاڵی و هیچ نی دەڵێ ئینسان پەیکەرێکی زێڕە بە قوڕدا پۆشرایە چەندە ئینسان ئەتوانی ئەو پەیکەرە زێرەی لەو قوڕەیدا پاکاتەوە جوانتر ئەو گەوهرە زێڕە دەرەکەوی ئەگەر پێت وایە ئەتوو بەتاڵی و هیچ نی و هەرە تو دەبی کاریگەربی ئەو دنیایەک تەپ و تۆز و قوڕ و لیتاوت بەسەردایە خۆت نابینی کە گەوهرێکی زێڕی جوانی بەلاش خوا تۆی خەڵق نەکردیە هاتنە وجودی تو لە خوای گەورە و ناوەشێتەوە کە خوا مەخلوقێک دروستکە بێ ئیسفادە و بێکەڵک بیر دڵنیا بە سود و ئیسفادەت هەیە بۆیە مانەوە لەگەڵ خەڵکی باش مانەوە لەگەڵ گروپ و تاقمی باش دۆستایەتیکردنی کەسانی باش هۆکارێکە بۆ پاراستنی قیەمە ئینسانیەکانی خۆت و قیەمە دینیەکانی خۆت وەکو ئینسانێکە خۆ بپارێزی لە ئینحرافات پلان و ڕوئیا و ئامانج گەنج کە دێتە ناو ژیان بەڕاستی نایبە بێ پلان بژی نایبە بێ ئامانج بژی نابی و چاوەڕ بکەی کات ئەتوو ئیدارە بکە دەبی ئەتوو ئیدارەی کاتی خۆت بکەیت ئەگەر تەڵەبەی لە ئامادەیی لە زانکۆی ئەگەر تەواو بووی ئیتر ژیانە کاتە ئەڕووە پلانت چییە سبەی چ ئەگەی ئیشت چییە بەتەمای بەیانی چ بکەیت هەفتەی داهاتوو بەنیازی چی بکەیت
مانجی داهاتوو بە ساڵێکی دیکە ئەو وەختی دەبی ئەتوو چ بی دەبی ڕوئیات ڕوون بی ئەگەر نازانیت چ بکەی لە یەک دوو کەسی شارەزا بپرسە ئەرێ ئەمن چ بکەم ئەوە تەخەڕوزمە ئەوە شەهادەمە ئەوە اختصاصمە ئەوە بواری خوێندنمە ئەوە توانە و حەز و خولیاکانمە ئەرێ من چ ئیشێک بکەم پرس بکەن ڕاوێژ بکەن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکتری تا بتوانی ڕێچکەی خۆت ببینیەوە ئامانجی خۆت دیاریکەی لە پێناو ئامانجەکەی خۆت هەنگاو هەڵگری وەکو مسڵمان نابی لە بیرمان بچی ئامانجی هەرە گەورەی ژیان ئامانجی کورتمەودامان هەیە لە ژیان ئامانجی کورتمەودامان هەر یەکە دەوێت بیتە مهندس دکتۆر شوفێرێکی باش بەرپرسێکی ئیداری بە کەسایەتێکی سیاسی هونەری هەرچی هەیە مشکلە نییە دەتەوێت چەند پارەکە و کێوە چ کار و کاسبیەک ئەەکەی چۆن ژیان پێکدینی لەکوێ دەتەوێت بژی هاوسەرگیری لەگەڵ چیەکەی چێ بیتە هاوسەری ژیانت هەمووی ئامانجی کورتخاین و کورتمەودای ژیان و هەمووی چاک و باش و پەسەند و جوانن مادەم پلانت لە بۆی هێشتی جوانە بەڵام پلانی ئامانجی گەورەی ژیان لای ئێمە بریتە لە ڕازیکردنی ڕەزامەندی خوای گەورە هیچ کات ئەو ئامانجە وەکو گەنج لە بیر مەکە و هەر ئامانجێکشت کە هەبوو دەبی ڕێگای گەیشتن بەو ئامانجەشت هەبیت بۆیە کە دائەنی سبێنێ ببیە مامۆستا و لە قوتابخانەیەک دەرسێک بڵێەوە کە پلانی لۆ دائەنەی و خۆ ئەخوێنی و تێئەکۆشی ئامانجی ڕەزامەندی خوای گەورەش تێکۆشان و هەوڵدانی ئەوێت پێویستە گەنج ڕابێت لەسەرەوەی کە هەر ئامانجەشی دیاری کرد دەبی ڕێگای گەیشتن بەو ئامانجەش دیاری بکە هیچ کاتێکیش سارد مەبنەوە لە هەوڵدان و تێکۆشان و خۆماندووکردن ئەو ژیانی دنیای شوێنی ئیسراحەت نییە بەڵکو شوێنی هەوڵدان و تێکۆشانە و حتا شتێکیش بزانن بڕوا بکەن لەناو ماندووبوون و هەوڵدان و تێکۆشان بەختەوەری هەیە لە دانیشتن و تەمبەڵی و ترسنۆچی و ئیسراحەت و دۆستایەتی بالیف و خەوبەتانی مرتاحی بەختەوەری نییە بەڵکو زۆرتر تووشی قەلەقی و تووشی ساردی دەرونی و کورتهێنان لە بیرکردنەوە ئەو بابەتانە ئەبی تێکەڵاو بە هەوڵدا تێبکۆشە بەڵام وریایانە چاوکراوە بە تێر و تەسەلی لە بوارێک گەنجانی ئەوڕۆ بەشێک لەو گرفتەی کە هەیە شتۆکەچی لە بازاری شارەزایە و شتۆکەچی لە سۆشیال میدیای شارەزایە و شتێکی لە کۆمپیوتەری شارەزایە و شتێک لە مەکتەبێ باشە و یعنی لە زۆر شتێکی باشە بەڵام زەحمەت دەبی ئەی گەنجی بەڕێز ئەتوو لە بوارێک لە بوارەکانی ژیانت پێدەگوترێت کۆمپیتەنت تێر و تەسەڵ قوڵ بوویەوە تەواو شارەزایی گرنگە لە هەموو بوارەکانی ژیان سەقافێکی عامە گرنگە بەڵام دەبی اختصاسێک هەبی لە ژیانی تو تەواو لێ شارەزابی زۆر باش بیتێدا کە دەبیتە سەبەبک بۆ بەدەستهێنانی ئیش بەدەستهێنانی کار بەدەستهێنانی داهاتی ژیانت نابی لەبیر بکەیت بە تایبەت کات و اختصاصی خۆت دیاری کرد لە مەسەلەی خوێندنێ و غەیری خوێندنش هەیە لە خوێندنی اختصاص خۆی تاوا کردە کیمیایە بەڵام لە سۆشیال میدیای زۆر زیرەکە لە ڕاگەیاندن کەسێکی زۆر بەتوانایە لە پەیوەندی کۆمەڵاتیەکان کەسێکی زۆر بەتوانایە هەوڵ دە بوارێک لە ژیانت هەبی کە تو تێیدا قوڵ بیەوە بە خوێندنەوە بی بە متابعەکردن بی بە هەرچی هەیە لۆی ببیتە سەبەبی کاسبی پێوەکردنی جا کاسبیەکە باسی دروستکردنی کەسایەتیە کاسبیەکە باسی کاریگەردانانە لەسەر خەڵکی ئامانجەکەت هەیە کاسبیەکە پارە بەدەستهێنانە هەر بوارەکە گرنگ نییە بەڵام دەبی لە بوارێک تەواو شارەزابی گەنجمان هەیە زۆر وریایە زۆر شارەزایە لە زۆر ئیشان بەڵام لە هیچیان تێر و تەسەڵ نییە ئەوە خراپە ئەگەر دەتەوێ ئەوڕۆ لەنە ئەو گرفت و کێشانەی کە ڕوبەڕوت ئەبیتەوە گرفت و کێشەی مادی ئەخلاقی فکری دەبی هەوڵدەی لە بوارێکی ژیان زۆر باش بی تا بڵێن کاکە بڵێن ئەو گەنجە لەو بوارەی زۆر بەتوانایە فعلا کە گوتیان محەممەد کە گوتیان نازدار کە گوتیان فاتیمە بڵێن فاتیمە لەو بوارەی زۆر بەتوانایە باشە لەوەی بناسرێ بە بوارەی بە ئاسانی دەتوانانی ئیش دەستخەی و هەروەها ئەوەی کە دەتەوێت بەدەستی بینی خاڵی چوارەم پەیوەندی بەهێزی کۆمەڵایەتی ئەگەرە تو هەرچەند بەتوانابی ڕۆشنبیر بی و لە بوارێکیش تێر و تەسەلبی بەڵام علاقاتی خۆت لەگەڵ دەوروبەری خۆت زۆر گرنگە هەرچەندە توانەت هەبی لە بوارێکیش زۆر شارەزابی ئەگەر ئەمنی کوڕە مام تو ئەمتی کوڕە خاڵ تو ئەمنی خزم تو ئەمنی برادەر تو ئەمنی هاوشاری تو ئەمنی هاوپۆلی تو ئەمنی مامۆستا نەزانم ئەتو لەو بواری بەتوانای لەبەرەوەی تێکەڵاونی کەسێکی داخراوی ئێمە چۆن بتوانم ئیشت بدەمێ زۆر گرنگە لەو ژینگەی کە تو تێداژی لەو ئاوای شاری خۆت کە تێداژی علاقاتێکی ئیجتیماعی بەڵام وریا هەمیشە گەنجەبی وریابی بەهێزت هەبی و بتانی لەگەڵ کۆمەڵێک خەڵکی پەیامدار و ئامانجدار کە بزنسمانێکی گەورەیە کە ئافرەتێکە کەسایەتیشی باشی هەیە لە بوارێک لە بوارەکانی ژیانی موفەق و سەرکەوتووە دەبێ علاقەت لەگەڵ ئەو جۆرە خەڵکانە هەبی بۆی ئەوانیش بە تواناکانی تو بزانن لەو بوارە توانات هەیە تا بتانی ئیشکار ئەوەی کە دەتەوێت بەدەستی بینی و موفەق بی کەواتە خۆپاراستن لە کەسی فاسد دۆڕاو و خۆهێشتنەوە لەگەڵ کەسی موفەق و سەرکەوتو خاوەن قیەم و هەروە پلان و ڕوویا و ئامانج دەبی دیاربی بە تەمای چی نابی چاوەڕێک پێدا خۆ خەڵک چلۆتوەکە بە خۆت چ بدەوێت
باشا وهروها لبواركيش زور بتوانابا وهروها علاقاتي خوش لەگەڵ دەوروبەری خۆت بەو چوار خاڵی دەتوانی بە قەناعەتی من هەرچی و گرفت و تەحەدیە کە ڕوبەروت ئەبیتەوە ئەو چاڵێنجانەی بە ئینگلیزیەرێن چاڵێنج ئاڵنگاری کە ڕوبەروت ئەبیتەوە بە ئاسانی دەتوانی بەو چوار خاڵی ئەگەر هەڕەشەیە خۆتی لێ پارێزی ئەگەر چاکە و باشە و پێویستیەکە و زەڕورەتەکە بەدەستی بینی هەم کەسێکی سوودمەند بی بۆ خۆت و بۆ دەوروبەری خۆشێت. بەس ئەخوینەوە زۆر کاتم گرتم ببورن. The only way to do a great work is to love what you do. تاکە ڕێگایەک بۆی بتەوێت کارێکی باش ئەنجام بدەیت ئەوەیە کە عاشقی ئەو کارێبی کە دەتەوێت بیکەیت. ئەگەر دەتەوێت ببیە کەسایەتیەکی بانخواز لە سۆشیال میدیای دەبی شەو نخوونی لۆ بکەی و دڵسۆز بی و ئامانجت چاک و پاک بن ئەو کات دەتوانی کاریگەر بی. ئەگەر دەتەوێت بێ دکتۆرێکی دەرونی دەبی زانستێکی باش لەو وارێ هەبی و دڵسۆزیت هەبی و شەو نخوونی بکەی و ئیشەکەی خۆتت خۆش بی عاشقی بی کە عاشقی شتێک بووی عاشقی ئەمزارن لە عاشقی هاتە علاقە شدة قلبية يعني لدرونه وأتوا بستي أو يشد بك كدتبي بيكي عاشقي أو يشد بك كدتبي بيكي أو قصي ستيف جوبا النعم شو مسكيش دلي an idiot with a plan can beat a genius without a plan جمجيك حشاشي مدرس جمجيك دتوانيت سركبي بسر عبقرية كده لو لبري أو جمجي بلان هي بلام عبقرية كببي بلان أجيل جياني خوي پلانسی پلان دایناسۆرێک نفکرێکە پلانسی پلان ئەوێت دەزان ئامانجە دیارە و ڕێگاشت بۆ گەیشتن بە ئامانجەکەی دیارە باشە ئەوە پلانی پێگوترێ. ختامه مسك آخر قسمان قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه ئەگەر کارێکتان کرد لە ژیاندا بەکرد و کاڵی مەیکەن هەوڵدەن زۆر بە جوانی و بە تێر و تەسەڵی بیکەن. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. سبحانك خواهي جزاك الله إن شاء الله.